بژێویان لەسەر ئاژەڵداری و بەخێوکردنی مەڕ و ماڵاتە، بەڵام وشکە ساڵی و کەمبارانی و نەبوونی لە وەڕگا سەرچاوەی بژێویەکەی زەحمەتتر کردوون. زۆربەی کات ئاژەڵەکانیان لە ماڵ دەهێڵنەوە و ئالیکیان پێدەدەن چونکە دەشتاییەکان بێلەوەڕگان. زولەیخاش هەموو بەیانیەک سەرقاڵی دۆشینی مەڕ و بەرهەمهێنانی شیر و ماستە. بەڵام نیگەرانە لەو دۆخەی بەسەر خاوەن مەڕ و ماڵەتەکان داهاتووە. ساڵانە حیوان لەوەڕ زۆر بوو، بارانە باری و لەوەڕ ڕاهاتە دەرو، ئەتر حیوانی شیری زۆر و ئێستا هیچ لەوەڕێ نییە بیخوا و ئەتر شیریش هەر کەمەکە، شیریش لەوەڕێەوە لە کاڵجۆوە درێ و کە نەمێنەی تر شیریش نامێنێت. دەشتاییەکان وشکە ساڵیان پێوە دیارە و گژوگیان نەماوە بۆ ئاژەڵ. خاوەن ئاژەڵەکان مەڕ و ماڵەتەکانیان تەنها بۆ کات بەڕێکردن دەبەنە دەرەوە. ئەگینان ناچارن لە ماڵەوە ئالیکیان پێ بدەن. هەر حاڵێن هیچ ئیسفادەیەکی نەما، لەبەرێوەنە ئالیکی گرانە، لەوەڕ نییە، بێبارانیە، جۆنام تەنی 800-900 هەزارە، شلیفەکە 12,000، هیچ ئیسفادێکی نەما. ینی حیوان خەڵک وای لێ هاتەیە وەڵای هەر حەزەکەی بدەیت خەڵک بۆ خۆی بیوە، یعنی ئەوە نەبێ ئیسفادە بوو، هیچ ئیسفادێکی تیان نەما حیوان. بێبارانی وای کرد هیچ جوتیارێک دەغڵودان نەچنێتەوە. هەموو دەغڵودانەکان بە زەویەوە وشک بوون. فەلاحەکانی ناوچەی گەرمیان هیچ زۆر بێهومێ بوون لە گەرم و باران و ئەساڵەوە. بۆیە ئەگەر چەند ساڵێکی تر وشکە ساڵی بەردەوام بێت، ڕەنگە جوتیارەکان دەستبەرداری هەزاران دۆنم زەوی ببن، بە تایبەت لە ناوچەی گەرمیان. ماشەڵڵا ئەمساڵ خۆڵبارین شوای لێکەوە تا خۆڵەکەی بادێکران چیمانۆ سەر. ئەمساڵ ئەگەر بێت و ئاوا وشکە ساڵی بێ وا بڕوا ئێستا نە خەلە و نە ئاژەڵ هیچ نەک نابینێن لە خاوەن جوتیار و خاوەن ئاژەڵ هیچ سوودێک لەم ناوچە نابینێ. ناچارە ئەگەر بێت وا بڕوا وشکە ساڵی بێ گەرە خۆی پێچێتەوە بڕە لەم منتیقەیە مای سەبەست تەنان ئینسانەژە هیچ ناژە لێرانە. خۆڵبارین و پیسبوونی کەشوهەوا هێندەی تر ئەرکی ئاژەڵدارەکانی قورسر کردووە. ئەو کەمە لەوە ڕەشی کە بە زەویەوە ماوە خۆڵ پیسی کردووە. و تازەش خواشکلەوە ماوەیەکشم خۆڵە لە پەسا هەرەی کاوەبانیا ئەیتر ئەوەترە بێخێری ئەم خۆڵە زەرەری زۆرە. خۆ بڵێ ئیشی خوایە ئێمە هیچمان پێ ناکرێت، بەڵام بۆ حیوان و ئەمانە زەرەری زۆر. ئەو لەوە ڕێسە ئەوەی تۆزێکش لەوەڕ بێ ئەو خەلە بێ ئەوانە بێ ئەو خۆڵەن شێوبانی ئەو حیوانەی خوا بێتاقەتێکات بۆ نەخۆشی بۆ حیوان خراپە. ماوەی چەند ساڵێکە وشکە ساڵی بەشێک لە هەرێمی کوردستان و ناوچە جاجەکانی عێراقی گرتووەتەوە. بەڵام ئەم ساڵ وشکە ساڵی قوڵتر بووتەوە و لە هەندێک ناوچە نیوەی ئەو ڕێژەیەش باران نەباریوە کە بۆ تێپەڕاندنی وشکە ساڵی زەوی پێویستێتی. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.